Verin yapalım. Vale. Hadi bakalım siz de. Sen de. Sen kesin. Valla zuri. بس لا لا بسم الله. Rasmine giriyor. بەخیراتنتان دەکەم. من ناوم مریەم ئیبراهیمە، دانیشتووی شاری ڕانیەم. ئەو دوکانم کە داناوە بە ناوی لێرەخانەی مریەم خان، بۆ خۆم حەز و ئارەزووی خۆم ئەویشە دەتوانام هەیە بیکەم. خەڵکیش مشتریەکانیش بەدایم حەزیان لێیە، داواکاری لەسەرە. نەدرەوەشە لە ماڵەوە سەرگەرم بی بخۆت بەیشێکەوە باشترە لەوەی کە دانیشی لە ژوورێ. ئاسایشە لەلامەوە ماڵە خێزانەکەم هاوکاریم دەکەن، داڵەکانم هاوکاریم دەکەن بۆ ئیشەکە، یارمەتیم دەدەن هەر کاتێکی پێویستیم پێیان بێت هەر کامیچیان. تا لە خێزانەکەی خۆمدا هەموویان ئیشیان هەیە، نامهێشتۆیسیان بە ئیش دانیشن، بووکەکان مامۆستا کوڕەکانم منداڵەکانم هەر کەسە ئیشی خۆی دەکات. میش بۆ خۆم بەیشی لە قەدەر توانای خۆم ئەو ئیشە دەکەم.